ئەم کێشە جۆرا و جۆرانە کاتوانین بڵین ئەم بیانوە جۆرا و جۆرانێک کە عێراقی گرێ لە پای نەناردنی بەشی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەر ڕۆژەی بە شێوازێکە ئەندامێک دەڵێ پارە هەیە ئەندامێکیانەڵێ نییە وەزارەتێکەڵێ کێشە هەیە وەزارەتێکەڵێ کێشە نییە دوجار ئەمە هەمووی لە زەرەر و زیانی دۆزی کوردە بەگشتی نەک تەنها ئەو قوتەی کە ئی هاوڵاتیەکی ئەم عێراقی خود هەرێمی کوردستانە ئەم بابەتە بە گرنگ دەزانین بۆ ڕوونکردنەوەی زیاتر لەسەر نەبوونی پارەی نەختینە لەسەر هەموو بیانەکانی کە عێراقی گرێ لە پای نەناردنی ئەم موچەی فەرمانبەران میوانداری بەڕێز شێروان دووبەردانیمان کردو ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمانە بێ بەڕێز شێروان ئەم کاتت باش ساوت لەبێت پێمان بڵێ ئایا ئێستا عێراق پارەی نەختینەی نییە بۆیە موچە نانێرێ یان کێشەی چییە بە چ بیانوێکی نوێ ناوێت موچە بنێرێ بۆ هەرێمی کوردستان سلااو ڕێزمەیە زۆر سوپاس بۆ جەنابەتە بۆ بینێرانی خۆشەویست کێشەی بەغدا و هەرێمی کوردستان ناردنی موچەخۆران هەرێمی کوردستان دەگەڕێتە بۆ کێشەی سیاسی پێشی چەندە مانگەش لە ڕێگەی کەناڵی 24 ئیشارەتمان پێدا چەندین ئەمە نێزیک بین لە بۆ هەبژاردننی پەرلەمانی کوردستان هەندێک لایانی سیاسی کوردستانی و دەگەل هاوپەیمانی لەگەلیان لە بەغدا هەنا کێشە دروست دەکەن بۆ تاخیربینی هەناردەی موچە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ئەوە بژن کە حکوومەتی هەرێم یا سەرۆکی هەرێم کە جێگر سەرۆک پارتیمانە کە پارتی لەگەل ئەوەیە کە موچە نێت یان لیستەکانی هەناردەی بەغدا دەکەن چەندی ئەمە وردبینیان کردیە لە بەغدا لە وەزارەتی دارایی لە ڕێگە بریکاری وەزارەتی دارایی دەگەل ئەندامانی لژنەی دارایی ئەوەی کە گەشتنە قەناعەتێک 100% کە ئەو ڕۆکە زیاتر لە وا دەگەتە 2 مانگ کە موچەخۆرانی هەرێمی کوردستان مانگی تەمووزیان وەرنەگرتووەمەوە کۆتایی مانگی ئابین دەگەڕێتەوە سەر زەختێکی سیاسی لەسەر حکوومەت و لەسەر پارتی ئەگە بێنەوە سەر ئەوەی کە هەندێک برایانی ئەندامانی پەرلەمان یان وەزارەتی دارایی سێشەممەی پێشتر کە بەڕێزان ئەندامانی لژنەی دارایی لە کۆبوونەوەیکی فەرمی کە لژنەی دارایی تەیفسامی میێوانداری کرد بلێنیدا و بریاریدا لەو کۆبنەوە کە ڕۆژی پێشەممە کۆبنەوە سێشەمبی ڕۆژی پێشەممە پارە هەناردەی هەرێمی کوردستان دەکەین بەس بەداخەو حتا ئەوڕۆکە ئەو قسانە هەموو دەرش و ئاساسی بوونی لەبەر زەختێکی سیاسی لەسەر تەیفسامی هەیە ئەوەش کە سەرۆک وەزیرانی عێراق بەرپرسە یەکەم شخصەکە لە عێراق کە واژووی کردیە لەسەر هەناردەی موچەی هەرێمی کوردستان ئەمە گە بێنەوە سەر ئەو قسانی کە دەکەن لە هەندێک کەناڵەکان یا هەندێک برایانی ئەندامانی پەرلەمان زۆر جیاوترێ یەک دنیا پاساوە هێنرێتەوە بۆ نەناردنی موچە لەناو ئەم هەموو پاساوە هیچیان ڕاستن نەخێر ئاساسی بووی نییە ئەگەمە بێنەوە سەر ئاساسی ئەو لیستەکەی کە حکوومەتی هەرێم پێشی زیاتر لە 20 ڕۆژەکە هەناردەی وەزارەتی دارایی عێراق کردیە یان دیوانی چاودێری فدرالی کە وەلی گرتیە ئەو ڕۆکە لژنەیەکی دیوانی چاودێری وا لە هەولێرە ئەو داهاتەکانی ناونەوتی کە ڕێکەوتن کرابێنی بەغدا و هەولێر کە هەر 3 مانگ جارێک وردبینی بێتەکردن لای هەردوو چاودێری بەغدا و هەولێر ئەو لیستەکانی کە گەشتیە بەغدا کە وەزێتر لە 20 ڕۆژە هەر وردبینی هەبی طبعاً لەسەر ئاستی عێراق نان هەرێمی کوردستان باوەش با ڕوونکەمەوە لەوە بینەرانی خۆشەویست لەسەر ئاستی عێراق هەر لە مووسڵەوە حتا بەسراوە دیوانی چاودێری یان وزارەتی دارایی لە وردبینی بەردەوامە بەردەوام مانگانە چەندین هەزار موچەخۆرانی لەسەر ئاستی عێراق 2 موچیان هەیە یان 3 موچیان هەیە یان دوای وردبینی تێتەکردن بەس موچە ڕناگرن موچە بەردەوام دەبیت یەک لەوانەیە کە دەکاتە یعنی ئەو فەرمانبەرانە موچەی ئەگە چاودێری کۆمەڵایەتیە یان غێر موچەیە ئینزار پێدەدرێتەوە کە ئەو موچێ بێتە بڕین ئەو پارێکی کە وەرگرتیە لە ڕێگەی قستانە مانگانە لە موچەکەی فەرمی لێ دەبڕێت ئەمە ئەگەر بێنە سەر لیستی هەرێمی کوردستان ئەوەی کە قسە دەکەن هەندێک برادرانی خۆمان مانگی تەمموز کە هەندێک زیاد هاتیە کردن و 500 میلیارد هەندێک 3000 فەرمانبەر هەندێک 7000 فەرمانبەرانە
ئەمە با بڕین لەسەر ئەو سینناریۆیە کێشەمان نییە ئەتو نابیت 1,200,000 بکەی قوربانی چەند هزارێک یان 500 ملیارێک با موچەی فەرمانبەران وەکو عێراق هەناردەی هەرێم بکرێت کە لیستی مانگی 1 و لیستی مانگی 2 لیستی مانگی 3 و 4 و 5 و 6 هەموو لایانی وەزارەتی دارایی لایانی دیوانی چاودێری پەسەند کرایە ئۆکەی دریایە موچێ هاتی هەرێمی کوردستان با لەسەر ئەو لیستانەی ئیسیمانگیەک یان 2 یان حتا 6 با لیستی موچە خۆران کە 900 تقریبا 54 میلیارد دینارە هەناردە بکرێت ئەو زیادەی کە ئەوان قسە لێ دەکەن کە ئەندامانی پەرلەمان یان وزارەتی دارایە بە هەناردەی هەرێمی کوردستانەکە دوای وردبینی کە تەواو دەکەن دوای ئەوە بنێنە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ناوانەی هاتیان ئەو زیادەی هاتیە ئەوە مافی خۆتانی ئەوش قبول ناکەن یان ئەگەر هاتوو حکوومەتی هەرێمی کوردستان پارە لەکردی زیاد بوو ئەو ڕوونکردنەوەی کە دوێنێ وەزارەتی داراییدا کۆمەڵێک ڕوونکردنەوەیدا هەندێک لەو ڕوونکردنەوانە دەنگۆی جیاواز لێکەوتەی جیاوازی هەبوو ئەگەر بڵین ئێوە چی لێ ئەخوێنەوە لەو ڕوونکردنەوانەی وەزارەتی دارایی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کە بەحس ئەوەی کە ئەو کە دونی وابزانم ئەو کە بەلاوی کردەوە زۆرینەی یان هەمووی ڕاستە ئەمەوە ئەم ئیشارەتم پێدا لە بەغدا یان لەسەر ئاستی عێراق نە هەرێمی کوردستان وردبینی مانگانە بەردەوامە مانگانە هەزاران فەرمانبەران کێشیان هەیە دووموچە خۆریان هەیە لیست تاخیر دەبیت بەس وەزارەتی دارایی نەلای دستورۆ نەلای یاسا ناتوانێت موچەی فەرمانبەران ڕابگریت ئەگەر هاتو هەر کێشێکە بیت لای موچە خۆران یان دوو موچەی هەبیت یان زیاتری هەبیت ئەوە دوای چەند مانگ دیکە ئەوە ئەو فەرمانبەران ئاگادار دەکرێتەوە دەبێت ئەو پارێکە زیاد وەرگرتیەوە لە ڕێگەی موچەکەی خۆی تەقسید دەکرێت لەسەر مانگانە لەسەر ئەو فەرمانبەرانە کە ئەو ڕۆکە حکوومەتی بەغدا بە شێوەیەکی نەئەخلاقی نادستوری نایاسایی معاملە دەگەل فەرمانبەران و موچەخۆران هەرێمی کوردستان تەمان ئەو جێ قبول نییە ئەوەش بەداخەوە و ئەمن سوورم لەسەر قسەکانی خۆم بەرپرس لەسەر قسەکانی خۆم تاخیربوونی موچە بۆ موچەخۆرانە هەرێمی کوردستان سەبەبەکەی هەندێک لایانی سیاسی کوردن بەداخەوە دەگەل هەندێک ئەندامین پەرلەمانکە ڕاستیەکە لە بۆ خەڵک نالێن دەگەل هەندێک لایانی سیاسی لە بەغدا کە سەبەبەکەی زەغت لەسەر حکوومەت هەرێم بکرێت و لەسەر کە بڵین پارتی سەبەبە حکوومەتەکە پارتیە کە ئەو موچێت تاخیرەوێت یان لیستی تاخیر ناردن یان لیستی بە زیاد ناردیە ئەوە هیچ ئەسڵ و ئەساسی بۆی نییە ئەگەوە ڕاز دەکەن بە ئەو شەشمانگەی کە حکوومەتی هەرێم عفۆن حکوومەتی فدرالی موچەی فەرمانبەرانی هەناردەی کردیە لەسەر ئەو لیستە با 1 دینار زیاتر نەنێرن بۆ حکوومەت هەرێمی کوردستان بڵێت ئەمە ئەو وردبینیە ئەوە کردیمان مانگی 1 مانگی 6 یان 4 ئەو ئەساسە بۆتان موشتە دەنێرین تۆ نوێنەری ئەو خەڵکەی سەرجەم نوێنەرانی دیکەی کوردستان کە لە عێراقن چ ڕێکارێکە گرنە بەر بۆ ئەم نادادپەروەریە بۆ ئەم نەناردنی مافی موچە خۆرانی هەرێمی کوردستان بۆ ئەو کێشانەی کە بە سیاسی کراون و موچەی خەڵکە ئێوە چی ئەکەن لە پەرلەمان چ ڕێکارێکە گرنە بەر ئەمە لە پەرلەمان یعنی پەرلەمان تقریبا یعنی کۆتای بە پەرلەمان هاتیە ئەو ڕۆکە ئەو ئیدارەی بەڕێوەبردننی دەولە دەگەل چوارچێوەی هەماهەنگی ئەو عێراق بەڕێ دەبات ئەو ڕۆکە ئەمە دەسەڵاتی زۆرینە لە دەستی چوارچێوەی هەماهەنگیە کە هەندێک برایانی لایانی سیاسی کورد کە بەشێکن کەورەکە دەستیان لە ناو ئەو زەختە سیاسیە لەسەر وەزارەتی دارایی و کە ئەو تاخیربوونە هەناردەی موچە بۆ فەرمانبەران بۆ هەرێمی کوردستان بێت یعنی چەندین ئەوان وەزارەتی دارایی یان دیوانی چاودێری وردبینیان هەبیت یان تێبینیان هەبیت دستوری و یاسا قبول ناکات ئەتوو ئەو خەڵک هەمووکە قوربانی 1000 یان 2000 ئەگەر ڕاست بیت ئەمە بزانین هەندێک هەیە فەرمانبەرانن یان هەندێک لای هێزەکانی ئەمنینە ئەگەر موچەی دوانیان هەبیت بەس ئەوە قبول نییە لای بەغداوە موچەکە ڕابگریت دەبیت موچە ئیلا بێت دووبارە دەکەمەوە ئەو لیستانەی کە بەغدا پەسەندی کردیە واژوو لەسەری کردیە دەگەل حکوومەتی هەرێمی کوردستان چمانگ 6 بیت چمانگ 1 بیت با لەسەر ئەو لیستە بۆ فەرمانبەران بنیت ئەوەی کە تێبینیان هەیە
یان دەڵێن ئەو وردبنیان نەکردیە یان ئەو حکوومەتی هەرێم زیادی نردیە با نەنێنێت لە بۆ حکوومەت هەرێمی کوردستان ئەوەی دیکە هەیە کە لەکن حکوومەتی بەغدا پەسەند کرایە واجو کرایە بە هەناردە بکات بەس ئەمن متأکدین دەزانین کە ئەوە دەستی لە ینی سیاسی کوردستانی هەیە دژی پارتیە حکوومەتی هەرێمە ئەوەش دەڵێن کاتی موچە لە بۆ هەرێم دێت دەبنە تەڕەزان و سوپڕمان ئەمە موچەوان هینەیە کاتی موچە تاخیر دەبیت و دەبتە لیست و وردبینی و باشە کاک شێروان ئەو پارتیە پاڵەوە ئەوەی کە خۆیان ئەڵێن پاڵەوانێتی ئەوەی کە تۆوتە یعنی ئەو برسیکردنەی خەڵک چی بۆ ئەوانە گەێنێت والله دەبیت خەڵکەکە باجیان لە هەربژاردن یعنی باجیان بداتە ئەوانە یعنی ئەوڕۆکە یعنی ئەمن بەرپرسم لەسەر قسەکانی کە دەکەم لەسەر کەناڵی کوردستان 24 با بێن فێس تو فێس با دانیشتین دەکەین پێکەوە تەحەداین دەکەین ئەگە ئەوان یەک تێبینیان هەبیت یان خەڵەتێک هەبیت لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر موچە خۆران یان بەرامبەری لیست هەر لیستی کە کێشێک هەبیت ئەوە لە بۆ چەندی جار دووبارە دەکەم با خەڵکە باش گوێ بگریت هەر کێشێک هەبیت لە لیستی مانگی تەمموز بە حکوومەتی بەغدا هەیە مانگی 6 لیستوالەکەنتی با بنێریت کە ئەوە حنجەتە بەڕێز شیروان ئەوە ناکرێت ئەوە ئەمن پێشێک دوش قسم کردیە ئەوانەی لایانی سیاسی دەیانەوێت خەڵکی کوردستان و موچەخۆران کوردستان دڕەش بکەن لە بەرامبەری پارتی دموکراتی کوردستان لەبەر ئامانجەکەیان هەربژاردننی پەرلەمانی کوردستانە ئەوە بەردەوام دەبیت لە بۆ تەباخ ئەو مانگا لە بۆ ئەیلول حتا بیستیدا کە بتە هەربژاردن ئەو لایەنە سیاسی لەگەڵ هەندێک هاوپەیمانی کە لە بەغدان دەستهەڵاتن لە وەزارەتی دارایی و لە سەرۆک وەزیران بەردەوام دەبن کێشە لەسەر موچەخۆران بەردەوام دەبیت و کە خەڵکەکە بڵێن ئەوە هەمی سەبەبەکەی حکوومەتی هەرێمە حکوومەتی هەرێمی ژیارە سەرۆک حکوومەت بەڕێز مەسعود بارزانی کە جێگەر سەرۆک پارتیمان ئەوە ئەمانجەکەیان ئەوەیە چیتر ئەساسی نییە چ کێشە نەماوە حکوومەتی هەرێم ئەوەی کە ئەمە ئاگادارین لە ڕێگەی چەندین لیژنە هاتیە دیوانی چاودێری هاتیە یان دیوانی چاودێری لەسەر عێراق هەموو مانگانە ئەو وردبینی هەیە وردبینی خۆی دەکات تیبینی خۆی دەدات دەرێت ئەمگۆ یان وەزارەتی دارایی یان وەزارەتی ئاوەدانکردنەوە وەزارەتی شاروانی تێبینیمان هەیە لەسەر ئەو خاڵانە بۆ مانگی بێت ئەو خاڵانە ئەو تێبینی نەبینێت ئەوە لەسەر ئاستی عێراق نە هەرێمی کوردستانە یعنی ئەوە بەردەوام دەبیت ئەو تێبینیانەی کە دیوانی چاودێری ئەو ئیشی دیوانی ڕقابەی مالی ئەوە ئیشتی تێبینی لەسەر چەندین وردبین کە دەکات بەس یعنی نەبیە لەسەر ئاستی دنیا نە هەر عێراق موچەی فەرمانبەران ڕابگرێت وەڵاهی چەند موچەخۆرتان هەیە دوو موچە وەردەگرن یان وەڵاهی هەندێک ئەوە ئەساسی بۆی نییە هاوڵاتی کوردستانیانی ڕاستەقینە لەوە هۆشیارن کە موچەکەیان نەکرێتە بیانوویەک لە بەرامبەردا بۆ مەرامی سیاسی وەکوی ئۆژڕونتان کردەوە سپاس بۆ بەڕێستان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵمان بووی لە دهۆکەوە ڕاستەخۆ زۆر سپاس بۆیەوە.